وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆسای خۆشەویست، مامۆساجیان سەبارەت بۆی کە ئەو گۆڕانکارێنی کە ڕووی داوە لەو ماوەی کە لەگەڵ ئێوە بووم، بەڕاستی یادگەم زۆر بەهێز بوو الحەمدولillah، جابیستنی و بینینی بە هەمان شێوە و ئەوەش کە زۆر فائیدەم لێ کردو چییە، بەڕاستی تەرتیبی کاتەکان کاتێکی باشم بۆ گەڕاوەتەوە بۆ کاتەکەم بۆ تەرتیب بوو الحەمدولillah، ڕستیقەیەکی زیاتر مەسا بەخۆمە و سەبارەت بە هەڵوێستی مامۆساکان و سەرپرسیارەکانیش بەڕاستی ینی نمونەی هەڵسوکەوتە بە فەزلی خوای گەورە و ڕۆژ بە برای خۆم وتیانی کەسانێکی خۆخۆرن ماشەڵڵا مادوونە ناسن، شەو نخۆنیشی تەواویان پێوە دیارە، هەم بە دەرسەکان کە ڕاستەوخۆ دەیخوێنین، هەم بەو گروپ ساتانەی کە دانراوە بەڕاستی نمونەن بە فەزلی خوای گەورە و پێشنیارش کە هەمە بەڕاستی پێشنیاری بەردەوامی دەکەم کە کۆڵ نەدەن بەردەوام لەسەرەوەی کە لەسەرین منە بە قسە هیچ کەسێ سار نەبنەوە، وەکو خوای گەورە فەرمێ بەل الئینسان عەلی نەفسیه بەصیرە وەلەو ئەلقا مەعاذیرە، ئینسان خۆی دەناسێت، دەزانێت خۆی بای چەندە، نە بە مەدحی خەڵک خۆی لە دەگۆڕێ و نە بە زەمی خەڵک خۆی بەکەم دەزانێت، ئاستوم سەوای خۆی دەزانێت. ئەوە شەوکو شایەتی کە ئێمە دەیدین بەڕاستی کە دەفەرمێ ئێوە ئەمینی خوانە سەر زەوی شایەتی مرۆڤ بۆ مرۆڤێکی دیکە جێگای سەنگە بەڵام مرۆڤێکەوە حەقیقەت ئەوکو دەفەرمێ إذا قلتم فاعدلوا بەعەدالەتەوە قسە بکەین، ئەوەی کە بەڕاستی نمونەیە بە فەزلی خوای گەورە. ئەمە سەبارەت بە بەردەوامی کە سەبارەت بۆش چی باشە، بەڕاستی ئەو ڕۆژەش باسان کرد پێم باشە دوای ئەو خولە ئەو کەسە فێری ئەو بکرێت کە مەنهەج و ڕێبازێک بۆ خۆی دابنێ کە لەسەری بڕوا بۆ سەقافەتی خۆی چوە بابەتەکە تەن بابەتی یادگەیە بەردەوام بێت لەسەر ئەو خۆ پێگەیاندنە تاوەکو و یادگەی لاواز نەبێت. ئەوم پێ باشە بەڕاستی. کام ڕاهێنان زۆر تەئسیری تێکردوم لەو ڕاهێنانی کە دەیکەم، ئەوەی کە زۆر بەڕاستی فائیدەم لێ کردووە ئەو ڕاهێنانەیە کە لەناو خودی دەرسەکە دەکرێت، واتە ئەو منافەسەی کە هەیە. دووەم شت نەخشەی زەینی زۆر شتێکی ماشەڵڵا نایابە. سێم شت سیستەمی سەرەکی کە هەیە و زۆر شتی دیکەش، بەڵام وەکو بڕەسەن باسی دەکەن زیاترین لە ئێستادا ئەوەیە. خوای گەورە موفقتان کە مامۆستا.